باجی ماندی نەبی لە باخچەستان هەیە خەریشی چرێکەوە گەلە بەخێرن سەرچاو سپاس مەمنون بەخێراتی بەرنامەکەت دەکەم گوند و ئاویە بە خۆت دەزانی لە مانجی 22 هەتا مانجی نۆ شیناتی هەر هەیە خاصەتەن ئەو جیانە کە ئاوی خۆیان هەیە ئاوەکی خاوێن بە جۆگاوینە بە سیاناوینە بەربوومی دەستی خۆ هەر بزەبت ئێستا خەزورم دەچێنیتن نانی هەر لە پیازی دۆڵمەی لێ بنێم کەرەوز ئۆتا سرق ئۆتا پاقلە ئۆتا ئەوەی سەر ئەنگۆ لە لاو ڕاوەستانە حالیان باینجانە کودیە بیبەرە بامیەیە هەمووی چاندرا تەنها مایە پێ بگە لەو باخچەی دەکەن هەر بزەبت لەو ئێستا چ پێڕاگەیشتە ئێستا ئەوە دەبینن ئەوە پاقلەیە ئەوە ئێستا گەبرێن دۆڵمەی لێ دەنێم حازرم والله ناسکە پاقلە هەر ناسێک خۆش بە ئاوەکی خاوێن یەک شوشنەوەی دەوێت حەزەکە ئێستا بخۆم ئەو زۆر جار ئافرەتان بەتابەتی حەز دەکەن کودری ئازیان لە پاقلە هەیە بەتابەتونە دۆڵمەی هەر دەگرن ناومجەمیدەش دادنێن ئێستاش حالیان ئەمن لەسەر بدایەتی بهارێنە حازرە ناومجەمیدە هەمان هەم لۆ دۆڵمەی هەمیش لۆ ناو مەرەگەی و هەمیش دنکەکان ئەگەر گەورە بوو ئێستاەوە ناسکە زۆر خۆشە لۆ دۆڵمەی باخچەی چستان کردە بێزگە لە ئێستا حالیان هەر لە پشتە خۆت ئەوە بامیەیە ئەوە بامیەیە لە پشتە تو تەماتەیە لەوێ هەیە کەرەوزە ڕۆژانە دەبدرێتەوە چەندی بش بڕێتەوە لێ بکرێتەوە هین و تو سەردەدا ئەجە دەرێن ڕسق ئەگەر بەبرێن زبری عیوانی بدەی تامی باش سروشترە لە چەندی کەون بی ینی چەندی 4 ساعت 5 ساعت پێش ئێستا سوودی زیاتر لە ئەو شتەی ئەو شتە تەیروتار لێ نائارێ خۆرەکە دەرد و ئافاتی نابێت بزەبت ئەو زبرە حیوانش کە ئێستا حیوان لێرە بەخێن زبرەکەشی بە سوودە لەو خۆیان ناچن لە جێشکە بین و لە چیمیای بە سوود ئێستا ئەو هۆرانە خاین دەکەنەوە هەم ئێوێن دەرپاک دەبتەوە هەمش سوودی لە ئێرە هەیە لە دوو جێ ئەو حیوانە سوودی دەگەینی لە باخچەی دەکەن هەم جێکەی حیوان لێ دادەنیشی خانی دەکەنەوە و هەمیش ببن ئەو شیناتی وەردەکەن سوودی هەیە دەست خۆش بی مۆفەق بن گەلە بەخێر پاقلەکە لێکەوە بە وەختن نەگرن سەرکەوت